ما جاء دار بالكبتين شاوى بريدة بس دورة والبس زمانة صورة قولي بوارا البنير كزارات قيشتين جملة راقرن جملة راقرن جملة راقرن او تهوارون علي درونم دم بيكنين و بيشوازي سيبر و سوار ساتي تاندكات روجك منش كبتندي بيم دادا قرتا سربرد و شاخ و شيو بيك هناسي فرلتين هورازي زور سختم ابري برو لوتكا برو ميرجي فرل آوات خوشيم اوابو كخندي دمي جوانا قولي او ميرقبة ساوان مشاد كم بلام اخ ريقاي عشقي فات هورازي نابريتوا هرجيزا وهرجيز نشيوي حسانا وشينية ماما درويش ما عندي نبي قالت راتبي كرة لا يتوتر ماما درويش ما بينك هاتم ليدر عقشيت زاريشان دقيقي وزاريشان بيدا كني كيف ناقيني او قريانو فيكين نجاني شي كاتشو سواتاك قريانو فيكنيني من قري او سربرديشي دور ودريجة كات ليدكم سبارت بدرويشي شي هجاري وك من راوي خوت تيك مدى ماما درويش او قرياني امن جيم ليبو كافر جي ليبو مسلمان دبو كتي لفرداتا قاقاي فيكنين امن زور ساك دزانم او كاري تو بي سبب نيه بسري احمد خاني باب مومي صوفي من دبي زور ساك حالي مخيل كرة لاو هجاري شي وك من تواناي توي نيه اگر بزوري مرامي خون في حالي كي او الظلم مليدا كي نخير ماما درويش نيازي ظلم كردن نو ناوسيه هرنيه بلام زورش حزكم بيبي ميواني ديواني احمد خاني من صوفي ماما اگر وابي وازين حزوري مجلسي او دزاتا فاكا مرامي قريانو بيكنين دبورون كموا علي
كرة كورينا علي ورا بانجاك ورا كورينا ورا حسين ورا ندم صار كده ورا خارج ندم شوفن هاي اورو من بطاله راو نيتيري اورو من بوبا مع درويش بلي واجار مع درويش تشي لبارا ولا راس دكات الدنيا لا تسر وكيف طالع لك سبار درويش يلا مع درويش فرمولا غير ما بابتي وبودي وخان يلا فرمولا والله يقول الكوبي والله في نمر فوسة على تذكر الرزق يا قلب هيك هلا كون بيمشي فضلش واضي لا طبعا اوي امندي ما يساكتوا الجديد بقى لا تصور كده صغيرة او كده بطاقة ديو بتشبيه جارنيو لا تماما رايو رومان بطاقة كتوا بلام دسكوت من راو كبن الاختراع سربزي ماما درويشة سربزي ماما درويش بله سربردي ماما درويش دبيجي غابزاني او سربزي سيا وند بول فروشي بابا كان سربزي خلاي منية سربزي لاي ماما درويشة مردي جوابه كالحضور مجلسي بنفسه مامي برز من بيني جوه وادي يا ماما درويش ناوبانجي هو واري زانيوا قربان درويش قريتنا دنيا ديتنا ناوبانجي همو هوار سرخوز وفاتشا وميران دزانن باكو داي كده سيجارك سراو دراو ديبن هر سونيك بيت كاتاني دكم كاك سواتاك وغنزدواني دور خنوال سربردي ماما درويش درويش أصلا تاكا لا تصوري أحمد خاني كاكما ويستاك من بيضليوي ناكل والي سان نسي خوا توشي بتوشي هيك دردو بلايش لكا هربويش حزكم سربردي ماما درويش نزاني امنيتي هجار ولي قوما بابا لا درويش راسك لبابي معنا ليش تاشي بكينو اخو حفيزي به ماما فسري احمد خاني بابو كريانو فيكنين شيوتهم لو ماما درويش الجيلي بوا تاكو يستاش سرم لي استرماوا بويش دعوة لماما درويش دكم كلمات يقول برشمان نبي توسات حالي بكان بله رازك من قولم دعوتي كليك وانا مرامي قريان وبيكنيني بوروم كما من التوكي مالكات مثاني او كابرايا لغنقوا اختاروا حصوا كوتي بار كيدا سيدا مش نبي اكيد بيتي والله دونية دباتا كواتا مش خوش حالك بو باسي كلا تصور فروش بو بسني منيش پادشاه بوم لزمانی خونتا بله پادشاه اندش درنگنیا نزوه کوا نیم قوماوا امان هر اوليه وزاني تكرا قداو درويشني من عشقی خزار ملانا بیان آوائی بسرحنا همو مال و ناز و نعمتی پادشایتیم بذهنش لپیناوی او عشق پاکا لما زیادتر چیتا برون کموا ماما درويش قلتم تدوان بدك زيادة بسر بدو بسر هاتم وبسري موان كاي بدوان بلك سكاني او كشكول ذات حتى لنا تاري لبقوك ديا اركتاو بسوال تاكي تكوين خوب وابني ديتوا اقري غربتين بوقريانو فيكنينا دا دمركينو بابا هلا اولي وكتاهم برخصار وهالسكوتي او ما مدري شكوت
زاني خاندان وبغدادي دني واشكو ويني دا توا بلا بنم زاني اشكي ماما درويش اشكي خديه يعني اشكي في جولانا ايه ماما درويش والله اوي كمان بتاواني خوم ديوما اگر بوينا نشانت بدم لمن زيادة الشيء داعي الدبي ماما درويش ماما درويش واسه دبي من اويني ببينم تاكو بزانم سجواني كار تو بدوا دارو سوام فرقداني راسك راسك پێویستە ئەو نیگارە لە دیوەخان ببێنێت زانی ئەوەندەی دێنی کە تۆ ئاوا بۆی ڕسوابی بکەوێت کێوان احمد خان وەکو بزانم ئێرە جێگای سوڵم و زۆرداری نییە هەر بۆ ئێشتا ئەو کەسە بردەی خۆم لێرە بژێڕمەوە نەوەکو وێنەی خەزانم لێ بسێنی نا دەبێت وا تێمەگە والله بلي بابا جان ماما درويش میوان و عزیز دیوەخانێک ڕێزی لێ بگرین زۆری لێ مەکەن بۆ داخوازێکتان ئەوە من و میرسەفیش لە دیوەخان دەردەکەوین خوا حافیز بخير سن بابا حافیز نێنم بەخەر واتان لقل شەیان بەدەبێت وعافي سالي ميرم وعافي ميرم محمد درويش محمد درويش قولم لا يظلم دينكم طلعنا شيء درق من درينا شبي يعني أخذناهم نشان دار حتى إذا كان بس القافلة هيدي هوزي أحمد خان نیگار چشانی فرنگان چشاویانا زوج فخامنا لبولا تشوري احمد خالي بندور دقا ميواني بدولي الكواب ندبو هيا امزو داريانا ليا قوما وشموك من بكري محمد درويش بوشو اگر هزار سلام بعبدال وكداي لشار وانتو زمدونا بقريم هر كذلك او نيجار دهنا وغوني مي هر وقت صادم بادشاہ كيداران محمد درويش
ئەگەر هەزار ساڵان بە عەبدان و گەدایی هەشار و گوند و زەندۆڵام بگەڕێن هەر کە جارێک ئەو نیگارەم دەرهینا و تۆنی مێ هەروە دەزانم پادشایەکەی جارانم مامە دەروێش ڕاز دەکات سەرکردنیشی ئەو نیگارە ئاوا کاری کردە سەر هەموو هەستم دا نەخوازە مامە دەروێش بە چاوانی خۆی خەزالێ مەلانەبیانی دیوار داخۆ دەبێت چ جوانێک و چ شۆخەت شەو لە غوربەتی عاشقی تۆیە هاوارێتی پڕ لە ژان و خەم و سۆیە خەزالێلێ خەزالۆلۆ خەزالێلێ ئایای خە شەوان بۆ دەگرێم و دەناڵێنم بۆ جوانی دەرونی خۆم دەسووتێنم خەزالێلێ خەزالۆلۆ ئایای خە ئاکەلاس عەلی فەرەمیرم ماندینە بن پاسکارە بکە یاخوا فەرموو دانیشن عەلی میرم چۆنی سەلامەت بن کوی میرم باشی وەزبی سەلامەت بیوە عەلی بەرە میرم داخۆ لەگەر ئەسپیکەوێت چۆنی باش پەروەردە دەکەی ئەی چۆن میرم کەس هەیە ئەسپی کوڕی میری خۆی ئەزیەت بدا کاکەلاس وەچی برێی شتێک هەیە کە مەجلیسی ئێمە و ڕاو و ئاقاری لەبیر بردیەوە قولای خۆشت خستۆتە شتەکاردی ئۆمەر دەزانم دەڵێیتی عشقی خەزالێ لە دلم چەقیە و ڕیشەی خۆی داکوتیە ئێ قوربان خۆت وێستا و خەزال ناوە نەریتیە تێدەرێ دایمەن لەگەر تێستانچیان مەڕوو مارات ناهێنی لۆ بێرێ دووریش نییە تۆ ڕاوگەی لۆرک و شیر و پەنیراشی بەدامێنادا بێتە خوارێ عەلی مادام قسان نازانی قسان مەکە کاکەلاس بە خودای ئەوە ناهێنێ کە تۆ ئەوات لە خۆت کردی ناوەڵڵا خدا دەزانی ئەمە ئەردەم خەمی لە تو دەخۆی نا ڕاو تێتی و نەبەس بوو کۆرگەرمکردنی شان ئۆمەر ئەوانە هەمووی هیچ عشقی خەزالێ لە هەمویان گەورەترە درێوە لێ مام عوسمانی خۆمان دەیگوت لاسە شۆر بەدوای سەحر و خرافیاتی دەروێشێکی پێڵباستەوتیە عەلی یان واز بینە یان قسەشی لەوە چاتر بکە ئاخر میرم دوایە خەرچی دەرێن لاسی ئەحمەد خانێ بەوێنەیەک چێت و شەیدا بووە و قسەی نابەجێ بە خەرچی دەرێت بێ بڕەوە باس بەسە باشە میرم باش بەسە ڕۆ بە خێرای ئۆمەرم بۆ بانکە
ما اسمعي دەزانی لۆتمی نایکە ئێرە نا والله لۆ ما اسمعي حالم زۆر پەرێشانە دەی کارێکم لێ بکەیت خوا ناکا قوربان لۆ پێم شتێک بووە ما اسمعي لەو ڕۆژانە کابرایەکی نەکبات ئەلێرە نیگارەکی بەلاس شۆ نیشان داوە ئەگەر کەویت و کەوی منی بەبار کردی لەبەر چاوی هەمووان سەری هەڵخاتم باشە ئۆمە حەمە وەرە بام وەرە سەڕەتەوە ئەم دەرمەی بەزین هەرێ وڵاو ئەو مەیدانەوە عمر 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 السلام عليكم. السلام بركات بخير. علي عمر ذلك عمر ها شو تركني تركني بعد تركني صعب ما زي ما انا تركني يا كامل والله وبالله تسمع مثلا والله عمر ليه ده بعمل ما قادر الآن تبيني أو برا وزنا زلام بارينا فزلام أتوار بني تقول كي تدبسيتن هذه كي توتي وسبع لا كي ميركي خزمة هذه كي ده بعمل بينا ده ميركا كي خو بينا ده ميركا بينا ده هذا بسيط ده ميركا ده بينا ده أوكي من ده ميركا ده ميركا وساكن عمر مديك يا عمر مديك انت عم تعلي ده نقول لك عمر هذه كلها او كوا هو ثانيه او سياسه عربه خير السلام عليكم. عليك السلام. عمر الساخري ده والله ما تشرك كيف ولما صار وياك ساعه ثلاثه تقرم قلت انا ما لك تقرم لو تبوا تبوا كسرك كيف جنيلات ما تبوا خلاص نبي كم قاعد تدي وخانه لو ايش تسوي فوال ذاك تم هذا من دروم دروم بخير في شيء من نبزي ها قلت لي عليك البوردوزي والسرچاوان أحمد خان طبعا دبي أو شو عم الله تيكم بده أتعبت وعلم بيجي ليب كمامو رجعتي بودار زور ساكا ده حظك أو شو هالليل طالع وده ليس ما سمعي وكيفي توبي أتسبب فرموي من حاصل طبعا بين الناس شرب بني الناس خبر استانشاري كيبودة دوز موا ما سمعي أود بكر بايا قبل ساكا دردتو نبي وخاني أحمد خان سر بشكبة هاتي قاوبكي قابل بتويا لا أحمد خان لا بتبخوال أخوات كريمة الديوان والديوخان هر قابل بخوتها وكريمة دور عمر. السلام عليكم. عليكم السلام. بخير يا عمر. بخير يا اخو اسمع كمان اسمعي عمر دبينا من لا رجولك خوينية والله قولهم دوني اوارع تاخذ رنج بخوم للعجوبة تعز قوتي اسمع كل شيء ما عندنا عمر وكو أمن بزانم لا ستزور خوش ده أتونش لا رازوي لقلاس والله قولهم أول راس بيت خطالي منانا بي حموما لدي الله شوري بردي توا دزانم مسألة أوية عمر ولا قولهم أوا ما اسماعيلش ما روحن دي قاس كدي بخير بيا أخو اسماعيل هذا ما شلا سديتوا بيهن لا ما اسماعيل بس الحمد لله أقربي وشيش بي بس التعاون قولهم تيجي حسا بري روما زي وبالنجارة تزورتا رايح لروما اسماعيل له وديك نقول بس التعاون ايش بري ما اسمعي ها أو ذا شيء درانجا
حظك يا تجيب عندك محسيوة أما ضرك باشا خم النبي قولة خم النبي لا تبين بين اسماعيل هاتي دعواكي قابيلة أو كارا تفكري لشي شاشي دبي نسحت كدني جحيلكي تعزى بيقيشتي ناصر زحمة السربودي وكمن دعم نا والله وشاك التيري ويبدا دوي شبخوازي أبيدالي أبيدالي باشترها باشا لا كريمة ما جاري برو بيبالكم زان بياني بس دقي لا كريمة حبيبي نجار إنه بيخو خيال خدا يكو دقاء هاي مام سماعي صابك يا وبخير بي مام سماعي أي خوا عفوتك براسي إيرد رونا كرديتو مام سماعي أي سلام أبدي هو والله أقر بمزاني بايا أو شو ليري دهاتم للا دماموا للطف وكرمت بزيادة كرة لاوي سواتشات مام سماعي سندي بلي دلمنا راحته بوي حزكم زارو بار سر ليري بدوي للا مام بنيوا رولم بندشي كردي هيا دلي پیاو که پیر بو قرانی بو عیبه امنیش بو کاری کاتومه كاري تو سرسران مام سماعي ای سرت خوش بیا خواه لاسه شو لاسه دلین نگارکت بو هاتوه پیری 100 سالان دی حیل دکاتوه مام سماعي ولا بالخاطري دلي منو قصيدكي بلان بروات هبي وراستيه هەری شتر باید چاوی بە جوانی ئەو نیگارە بکەوتا باە بە هەزاران کەسە شاخان وەگرتن نەدات لاسە لاسە بە گوێرەی قسەکانت دەبی خوایە ئەو نەمامە چۆن جوانێک بی خەزانێ مەلا نەبیانە و کچە پادشایە لە شوشە بەندێدایە ئێدە باش شتێک بکەین خۆزیە وەڵە من بکە بە قاسید ئەو زەحمەتە بۆ کوڕی خۆم دەکێشم و دەچم بە چاوی خۆم ئەو خەزاڵەی دەبینم مام سماعی ئەگەر بێ و ئەتوەوەی لەگەرە من بکەیت مانای وێ ئەم دەژێنێەوە وەڵە من ئامادەم بە هەر جۆرێک بی جوابت بۆ دێنمەوە بەڵام بە مەرجێک کوڕێکی گەنجم وەگەردە چکە بەڕاستی پیاوێکی پیر و کوڕێکی گەنج لە سەفەردا پیرۆزن السلام عليكم عليكم السلام يا خو بخير بي عمر يا اخو بدلي خوم ناوم هناي اتو بديار كوتي ديار دلمانيك عمر دلمانيك قورم مام سمعت او كره گنجي كداوات كرت عمر كره جيكلو عقلك وسابا بيري برسيا عمر تو دليتي والله قورم امان سرم بيوني لو هري شي تو دري عمر بري دەگەر مام سمایلی دەنێرم بۆ عیلی مەلا نەبیان بە مەرجێک بەڵێنم بدێ لە ڕێگا دڵی مام سمایل نەشتێنی ها نانە گەورم نا مام سمایل برێ بمرە شەر بیار بخۆم قەبرە کەلم و بچمە ناوی باوڕم پێیتە چونکە تۆ لە من دەگەی و ئەمنیش لە تۆ دەگەم باشە گەورم دەچم سرش لەمارە دەم ئاگاداریان دەکەم هەلەوێ شۆلوی دەردەچین جێی خۆیتی والله خۆ قسەیەکی جوانە با منیش بچم سەرێک لە پیرەژنی خۆم بدەم ئەگەر ئەو ڕۆژێک بکەی ئەو ڕۆبڕۆم باشتری دەبڕۆ دەزوێژەکە تەگرا دەبڕۆ خوا دێنەوە من چاوەڕوانم ها خوا حافیز و بیتن
ئۆمە ئەمە ئەسماعیل پێ دەچی ئەو ڕەوە ئەستا خاوەنەکەی زۆر قودرەتداربی ئەوە بە چ دەزانی مام ئەسماعیل چ دەزانم ئەو جیایە لە نەورۆزیەوە مێش پێ نەکەوتووە وەڵڵاهی مام ئەسماعیل ئەو ڕەوە ئەسپێ هەیە پێ دەچی ئیماری خەزاڵێ بی وەنیا هی لەوانەیە زۆر پێ دەچی ئەرێ بە خودای ئۆمە ئەمە ئەسماعیل ئەوە کابرای ڕەوکەوانە دەیبینی ئارێ وەڵڵا ئەوەتە ئاها ئاگادار بە هەرچیم گوت وەری گرە و وێ بەسەر چاوان بەسەر چاو مام ئەسماعیل بەسەر چاو دەنگ نەکەی ها بەسەر چاو باشە با بڕۆی بڕۆ تجاني حاجي يا براو شوف السلام عليك. السلام عليكم. عليكم السلام بخير. خواكم معك يا أخو. أنا برا سياركم هيا. عقب بلاته والزحمة نبي. الزحمة تجاني فلمون. خوش بيا. دليم أورا وأسفا. شيء أوا روا أسفي خزالي ملا نبيانا. إيه أو خزالي كفاشايتي عيلي خوي قرمي كيستاني دكات ماما أمان هر خزالي ملا نبين بيشك دي كسر فرشتي عالم وولاتي بكات هيت خزالة چي دي كم بيشك نايه مادام وايا أتو داني شناني خود بخودك أما درون خدا حافي خواتان لقل قوم هما اسمعي من تو قاسيتنين باح إخوة ناكري بدرو باقي خزالي بولاتي بجيرينوا نا والله إيه هردبي اشتشي بكين بوينيني خزالي إيه دزاني چي أتو دچيتو لاي روا أسبي باش تماشا كالروا جوانا ماين يشي تيدايا باري أبيه توبي أو روايا تو تابدا أو جوانا ماينو بشوينا كد بخملي باش مني دنگ دمو روكوان دي ابو الامان قسيق لروكواني لأنجام روكوان رادي دكم أو محكمة بات بردمي خلي يا وش عاقلي ما سمعي أديكو بابا أديكو بوسمو تدارك النبي ناقينا خزالي يعني يصبرهم دارهم أما بجديتون تون ديزو خيرازو رولا عمر قايشتي عمر جوانا مايني قال الرسنة وبحري جوتي خنا وكيلا السودا قبالة وجارني هاي لولا زيري دا سورة قيمة قراني وق أو خنا وكاناني رولا عمر شاشي بيلي بكواها شونك أواجي رسن شاشي وقابل دارا سجوانا معي وانا الرزاوة وها ما مدبر منيا بشوانا كدلا مني كوه ولا بالا كان ماما ده قرباني دبم ماما بينا السمامي أتناداني أمانة كاري قال زحمته وفياولة بريدرناه ما بس تشيا هاتي روكوا ما بس أو معناه هيك بجدالي لملي كرديا أتنازاني أو خلاو كان قيمتيان قال قرانو همو إلى بازار جار بكري هاتينا
عەدی بەخوای کاچی ڕەوکەوان ئەتو خۆت لە لایەکی دیدەینەوە ها هەتا خاوەن ماڵ وستی دی بگری خۆ دەست خاوەن ماڵی کرد ئەتۆ دەڵێ چ بانگڕاوێژە با خەناوکەی لە ملی ماینەکەی بکاتەوە ڕێ خۆتان بگرن ناڕۆڵە قەیدی ناکە من گلەییم لە قسەکانت نینە چونکی ئەتۆ ئەمرت دەگەڵ ماڵات سەرف کردیە لەوە زیاتر ماسمایل بەستامەوە جوانە ماینەکە بڕۆ بابڕۆ چییە؟ بەڕاستی ئێوە وا دیارە دەتانەوێ خۆتان بەدەست کوڕە ئازایانی هۆزی مەلانەبیان بەخوش بدەن یان ئەوەتە دەتانەوێ زوڵم و زۆرداری بەرامبەر بم بنێنن لەم دوورە ئاواییە کاکە لەسرە خۆ بوونی چی؟ ئەمە بە دوای حەقی خۆمان کەوتینەوە حەقی چی؟ وەڵا بابەکە ئەو جوانە ماینێ لاتە شۆڕێ ئەحمەد خانیە و ئەبە و سەرەی سلماینە هەر تلیان یەک ڕەسەنن هەر یەکیشی دوو خەناوکەی ئەو هەلەیە ملیە داخۆ ئێمە لە کێشە و شەڕ و شۆڕیش ناترسین ها نەخێر چونکو ئاغامان لاتە شۆڕە واللهی چیرە مێردی فێڵبات ئێستاکە ئێرە بەدێنێ بەم گۆپانە وەڵا مامۆرە ئەوە ماینێ خەزاڵێ مەلانەبیانە دالاتە شۆڕی باڵەکی سپارە پول ناکات خوا داینە ئەومە دەفڕی وەڵا لە خاوەی گوتووە لە هەر شوێنێک جوانە ماینی منتان دیتەوە و دەگەڵ خەچووە شەروەرن نەوەڵی ئەو خۆپی بەرەنەچینەوە زیادی باسە کردن بێدەنگ بە بابە بێدەنگ بە بەسە وەڵا ئەو کەوانە هابەکەم ئاغایە ما دوورە ئەتوو ناڵێ لەو بستی هەیە عێلی خەزاڵێ مەلا نەبیانە ئێ باشە دەبا شۆڕ بینەوە جوانە ماینێ بینە خزمەت خەزاڵێ اینجا لەوێ بە شایەت و شایەتکاری تەسمیری دەست خەزاڵێرە ئاشە دەمبی لە ئەوە قسەشی جوانە ماسمایل ئەمریش ئەبە قسانە ڕاستی وەیە وە بابەکەم وەیە ئاخر شەڕێمە و ڕەوکەوان لەبەر چ لە بەلاش ماسمایل قسەت زۆر جوانە مادام وایە با بڕۆین فەرموو بڕۆین ماتان بە قورجینێ سەرتان لێ لێواند و دوتمی و کەڵ و فەل و هەمووش دەکەم لە بیست و دەی دەبڕۆ بینە بڕۆ فەرموو با بڕۆ بابا دەی ڕۆڵەوە بڕۆ ماس دەی بابە پێش ماکەوە بەڵێ خانم ئەوە ڕۆژخانێ دەگەڵە پیاپیرە و کوڕە جحێلە بۆ ئێرەجێ هێوەڵا خانم ئەوەشمانێت چاوزەردە بەدەست کوڕە جحێلەیە دەخۆیەتی کورە وەسمانە ئەسووە ئەمەوە دەبگەنە ڕووکەوانێ زووکەن نانا نەچون ئەوە بۆ خۆیان گەیشتە ئێرە زۆر سەیرە جوانەمانی منە و کشتێنێ بۆ لە من کراوە ئەوە دەبێت سڕێک بێ ڕۆکەوان ئەوە چییە؟ قوربان لەو پیرەمێردە پرسا ئەو دەزانێت چییە مامەختیە بەڵێ خان ئەوە چییە بۆ کشتێنتان لەم لێو جوانەمایی نەکردووە دەقسەیکە قسەیکە ئێ باشە بابەکەم باشە لەسەرە خۆت سەرە خۆ خان تۆ گوێت لێوێ با من مەرامی خۆم بۆ تۆ دیاری بکەم دەی بابزای مەرامی تۆ چییە؟ خەزاڵە شۆڕ مامت دەبەرگرێت ئەوە جوانە ماینێ لاتە شۆڕیە سێ مانگە بەوێ پیری کچە عەشیرەت و هێزمان نەمانەگەبێت لە وعدی خۆی لێن دزرایە سپاس بۆ یەزدان ئێستاش لە عێلی ئێوەم دۆزیەوە بە خودای ئەو مامە پیرە مەرامە چی هەیە؟ ئەو قسانی دەگەڵ جوانەمایە نییە ئیشە چی هەیە؟
ئەو جارە ماینەماتی کەسی بەسەرەوە نییە غەیری خۆم نەبێت وە لە زەمان و مەجلسێ و جێ لە دەنگ و ناوبانجی ئەو لاسە نەبووە کە تۆ باسی لێوە دەکەی جا مەرامت سێ و بیڵێ خەجاڵە خەجاڵێ مەلا نەبیان ئەوە سەرت هەڵ نایە لەبەر یاقوت و مۆر و مەرجانی فەرەنگیان ماوت ببێ بە قوربانت ئەو جوانە ماینە هی ئاغایە منە مافی کەس بەسەرەوە نینە مەرامیشم هەر مەرامی جوانە مایی نییە چ مەرامی دیکەم نینە مامەی پیرەمێت بە خودای مەرامەکت هەیە جاچی لە دڵدا هەیە و بیڵێ و تا ڕازی بکەم خەجاڵە شەنگ دەبەر جوانیت من ئەو جوانە ماینەی لاسە شۆڕێ بە شاهید و ئیسبات تەسمیل بە تۆ دەکەم جا من حەقی بەینی تۆ و لاسە شۆڕێ نییە گەورەی منیش گەر بزانی بیدوێنی ئەوە قەناسووتنیەک و جوانە ماینێ لا وەک یەکە گەر مەبەستیشت زوڵم بی ئەوە زوڵم لای ئەو هەر نابی بە خودای لە گوڕەی ئاگریش بێ حەقی خۆی دەسێنێ خانە دەزانم دوای نانیشانی من کەوتووە زانەمای نووسی خەڵکیدا سەید حەمەدەمین ڕەسوول حەسە وەسمان ئاخرتان لێرە بۆستن نانیشانی زانەمای نێڵبەر ئەوە دوو خیلاوە هەبە خۆدێنەوەێن وەڵڵی پازدە ساڵانیت کە لێمان پرسن ئەمە ناونیشانی جوانەماینی هەردەوەی ماما ئێستا ڕازی دەبێ و زانەماینە تەسلیم بەم بکەی و بینە بردەیە کۆتایی بێ نا خانم من بەوانە ڕازیم خدا لێیان ڕازی جا خانم ئێمە لە خزمەت مەراقەت دەبی دەی ڕۆڵە ئۆمەر با بڕۆی ئەنگۆ پیاوی بن دنیا لەبەر دەستا بێ نانەقاتە لە عیلی مەلانەبیان بۆ پیاوی ئەم پیاوە بەڕێزە ئێمە بێمێنەوە بەیانش بۆ لە ئاغای خۆتان زانەماینش زۆر کامەقمان بێت تۆ دووبەر بێت کەنا خانم مادەم وایە خدا لێتان ڕازی بێ ڕێگەمان بدە بچین دەست نوێژەکەمان هەڵبی فەرموو ڕێگا هەیە باش با بڕۆن ڕۆڵە ئۆمەر جارێ بە دوعا گوڵە خان بەڵێ خان با تا ڕۆژماڵان بڵێن ئەمر دەفەرمێت بەڵێ خانم بفەرموو ئەو پیرەمێردە نەگەڕایەوە خانێ ئەوە هاتێت دەبا بێنە سوورەوە سلام عليكم مام اسمعي ئەوی جوانەمانی لێ وەرگرتێ خەزاڵ نەبوو ئەوە خەزاڵە باشە کڕە هاڵامێ پیرەمێرد ئەو خۆی حێرە بەڵێستی خانم دەڵێ بەڕاستی دیوەخانێکی گەلە خۆشە گوڵە خان تۆ دەڵێم چی بڵێم چی خانم بە خودای نازانم من لەگەڵ تۆ بڵێم چی ئەگەر لە جێگای و لاسەیدام کە تۆ باسی لێوە دەکەی دەمکردی عەقڵمەندی دیوەخانم نا خانم ببوورە لاسە شۆڕیش دەنێو عاقڵی و زیرەکی ئەو دنیاە تا چینە بە خودای لە ئازایەتیش هەر هاوتای نییە ماما وەرە دانیشە تۆ و خودایە کە من ڕەشی لەسەری تۆ سپی کردە ڕاست و ڕان وەستی لاسەیم بۆ نەکەی دانیشن باش خەزا
الشور چیم لێ دەپرسی و چی لۆ بژێرمەوە ڕۆژەتیان لە شارە دووجی خەڵکم دەدی کۆمەڵ کۆمەڵ ڕاوەستان بە پرسیار زانی کە لاسە شۆڕێ ئەحمەد خانی تەدارەتی گرتووە بۆ ڕاوێ ئاها بەو چاوانە دیت کە 25 کوڕە لاو کوڕە ئازا ڕستەی ئاوەشتیمیان لە قۆڵی کردیە و بەوانەیان دەبوو شکاچی قوربان 25 کوڕەلای مولێ لە هاتی دیکا لە دەستی تەپیەوە ڕادەوەستن لەسەر زینێ ڕچێفی زینیان هەمووی مرواریە شەدە و کارک و گۆریان لەبەر دەکەن خەنجەر و ڕمیشان دائیمە لە کالانێ دەرهاتیە جا قوربان بەوانە دەڕێن مەردی ڕۆژی لێ قەومانێ بەس هەری مامن دەستەیەکی دیکە هەنا ئەوانیش 25 کوڕە کوڕێ باڵە چینە بازی بەندیان لە دەستیە و هەریەکی دوو بازیان لەسەر بەری دەست ڕاگرتوو بەوانەش دەڵێن قوشتی جا قوربان هەرکە ڕاو دەستی پێکرد لەبەر هاتەهاتی کوڕە لاوان و لەبەر حیلەی دەنجی ئەسپی ڕەسەن و لەبەر تەقەی دەڕچێفان و لەبەر تەقەی تفەنگان و لەبەر تەقەی دەمانسەی و دەخبانی مستەفا بەجی ئەو ئاسکوتەی روتوارە دەتەقنەوە و هەر لە هیچ جێگایەک ئارامیان نییە یانی چەندی باسی لاسە شۆڕی ئەحمەد خانێ بکەین هێشتا هەرکەمە بەرێ جا قوربان لاس بەخۆی یەکی سۆر و سپیە لە دەست و لەش و لاری کەس وەک ئەو نەخڵقاوە و هەر نییە نان لطف شیرین قصە خۆش هەر نییە هەر نییە گوڵە خان بەڵێ خانم بە خودای ئەگەر ئەو پیرەمێردە ڕاست بکا دەبێت خۆم بکەین ناودانجی ئەو لاسە مامە قسەکان زۆر لە زێنیە ئاوەتە خوازم زیاتر ئاشنا بم بە ناوبانجی ئەو لاسە دیوان و مەقامی لاسە شۆڕێ بۆ ئێری مەلانەدیان دەست لەسەر سنگ وەستاوە دەستخوا لاسە شۆڕ پایدارتر و بکاو زیاتر بەرز بکاتەوە هەی دەگەڵ گەورەی ئێوەش خانم دەگەڵ گەورەی ئێوەش یاخوا ئێوەش هەر پایدارتن ئەی سەلامەت بن جا خانم دەڵێن خوا بەرەبەری مژیانە گەر ڕێگەمان بدەین و ئێمەش لە خزمەتتان مەرەخەز دەین تەنها چاوانم هاتن ئەی چاوانت خۆش بیا سەلامەت بی دەی ڕۆڵە هەستە با دەی ئەم هەڵار و ئەو ئێلا هەر ئاوادان بی یاخوا خواتان لەگەڵ ڕاوڕێتی عەلی مەلانەبی بۆ لاسە شۆڕی ئەحمەد خانی وە چاوان خانم دەی براین بەدوعا بەخێر هەتا زووە بەخێر ئەرێ میرم دەباتە مەسایەکی بکەین بزانە ئەوە لەولای هەونینەوانە گەڕانەوە ڕاست بزانین لە پشت ئەو گردێ لە ئەوەکەی با تەمەشاکەم بە دربینی ڕاست بزانم خۆی ئەگەر سەهوو نەسوو من هەونی ڕاست بزانین دەڕاست ئەو ڕۆیشتنە هەبەی ئۆمەری دەست ئارێ بەخۆی دەبا تەمەشاکەم بزانم ئەو نازانم هەون عەلی والله میرم گەلە پێ دەچن ئارێ بەخۆی ئەوێ هەبە ئۆمەری دەستی هەون ئەرێ وەڵا هەون ئەرێ وەڵا گەڕانەوە هەون یارە هاتنەوە یا ڕەبی قسەی خێریان پێدی عمر دیدنی وڵات گەلک شیرینە ڕۆڵە عمر ئەوەیە گوندە خنجیلانەکەم الحەمدولله مام اسماعیل گەیشتین الحەمدولله علی دەوەرە بەرە میرم بەرێ فەرمو میرم فەرمو چ دەبێت بڕۆ بزانە مام اسماعیل ئۆمەر لۆ نەگەشتە زوو وەڵا میرم تازە کوڕەکەی مام اسماعیلێکی
قلت لي لا وصابا في فرطي راوصين إذا برد الزوبة برجع وقت الدنم شقبة الزوبة دي نعم ميرم نا خوانكا لو درس شقبا ميرم نوا درين سدري والله ودرين إذا بريت سبوها ميرم لنا بندي دانغو فيكا فيكا جا بره ميرم أول بخون عند دانين فيكا يا الزوبة دي ده ما دام برجع دي بس التاب هذه التاب اسمه دي يعني ندي ميرم هو قرانا وهذا يا خو بخير بينه يا خو بخير بينه ما يا خو بخير بينه بخير ما هو ما عمر بهي قبل فراسي أواي تاسور كذبوا يا خو بخير بينه السلامة يا ايه عمر تقول والله علي ما كيفيته ما قاي عمر اي امن الظالم دبرتي جرى ساوى لك اما لك علي ساوى كمي وقتي خندينيا هذه وقت فيها خالد شوفوا الدار خبري بدا ماري ما اسمعني بريقيش نسي لي ساوى كمي يا بابا لي بابا خبر يبدا في ريشي لو اسمها ثاني كخبر مدعك في ريشي نو والله بس ساوى هاي انا قلتهم خبري زي ساوى كمي يا خو بخير بينه هرزوزان التفتا خيره بخير بينه ما مسمعي أي حبوك السلام يا لا تشو لا مامي تو قلق ميرو قداو باشاي ديوا اتشينا هرشي سفرك هر بخير ديتوا إن شاء الله بتايبتي كحوري كر اللاوتي وك عمر بي ما مسمعي تو أخوة إلى سرسرانا شون الديوة شون الديوة أعلم بو بجروا لا سشور چی لو باس کم چی أني خزالة جواني فريادة قورم او خزالي كديما خالتي لقردنيا سبحان الله حف رنقان دبخشي أنا والله قورم بياو هالسريلي صور دميني أو خالي سنجي أو خالي قردني عقل من دان دانا بقيمتي شاري ديار بكرو شنو صابلاغو حولي نهاية فكري ايش لبر خزالي قورم خزالي ملا نبيان كمريتي اعطوني لبشتي بستيها بس الجوتي كوشي بنزنوي كراتشي لنزولارا لكات قورم ما مسمعي ما عمر بلا قورم سارتي تكبير والله بابكم تكبيري شي أوان دا مدحي خزالي ما لو توكل بابك دا أوان دا بيس أوان دا مدحي تومان كدولو خزالي وني يا بابا عمر بري والله ما مسمعي بري والله يقيني شدبي أيش وكوتو شيتو شيداو ما مسمعي أو خزال ناواه هل سكوتو مقامي بادشاهيتي چون براستي عقلو كتب عشايك اللي وشاوي أدي جواني اوف جواني جوان ترى لها مو وصفيكي جواني باشا دقر فيها معقولان دا تونبو براستي مردو خاندانا ولي بابا عمر وايا ما مسمعي شي جولي جوان ولا بالا زور باشا ما مسمعي عمر بلا قورم ايوه فرموني يستابرون وسر لك السكالي خوتام دن فرمي باشا والله بابا بلا ما مسمعي عمر بلا قورم روش بلا زوزو سر مليدن لبيرم نكن خام النبي بابا النبي فرمون برو لا دعاء وحفيز عليك ما مسمعي مام
دەزانیە لەو ڕۆژەیەوە کە وەسپی خەزاڵێت بۆ جێڕاومەتەوە لە نیگارەکەی مامە دەروێش زیاتر کاری تێکردوم و شەوگارم لێ نابنەوە و چاوم ناچێتە خەو ڕۆڵم من ئەیامەکە لە گەرمیان و کوێستانی دەگەڵ ماڵە ئەحمەدخانی دێم و دەچم بە خودای هەر خۆم دەزانم چ قابیل بە بەژن و باڵای لاسە شۆڕی ئەحمەدخان ئەمن زۆر چاک دەزانم مام سمایل زۆر چاک دەزانم ئەگەر بە تەواوی عەقڵت خەزاڵێ مەلا نەبیان نەگرتبی بەخوای هاوسەری بۆ من نیشان ناکەی ئەی چۆن ئابا چۆن مام سمایل ها ماما ئەو دوو زەلامەی وا بەرەو ئێروکانە دێن ها ئەوە بە خودای ئەوانە ڕدێن سپین خەچی لای من ناچێت ناوەڵە پێ دەچن غەریبە بن پێ دەچی گەر نزیک بوونەوە و بانجان کەنە ئێرە باشە باش مام سمایلەوە نزیک بوونەوە بانجیان بکەم بانجاکە ئەو مەربابێ نێرە بانجان کە بابە زەلامینەوە بەرە خۆت دەلاولایە برانە بەرە خۆت دەلاولایە دێ بابە دێ ئەگەر بە سەهوو نەچوو بم سەر و سەکوتیان لە عێلی مەلانەبیان دەکەم کوڕینە ئاگاتان لێبێت نەوەک لە عێلی وان بێت ئای مام سمایلەوە پێدەچن بەبابێ بزانی چین هاتم بەخێراتن چی گەرمیان بکەیت فەرمو برانە فەرمو خی خواتان لێ فەرمون زغارە چێتە شتێکنەمە دانیشم بزانن چێوە دەچین گەلەک بەخێر بێ بەڕێزان لە بەرگ و گفتارتان ڕادیارە کە خەڵکی ئاوایی ئێمە نەبن ئەی ئەگەر بە عەیب نەبێت شریفتان لەکوێ هاتوون قوربان ئێمە لە خێڵی مەلانەبین مەلانەبی بەێ گەورەی ئێمە ڕای سپاردوین بۆ لای لاسی ئەحمەدخانێ بەێ زۆر چاکە براینە گەورەتان کێیە؟ قوربان گەورەمان خەزاڵە شۆڕی مەلانەبیانە ئەدی باشە بۆیە ما تا ئێستا ناوبانجی ئەو خەزار ناوەمان نەبیستووە ئەی چۆر قوربان گەورەی 800,000 ماڵی خێڵەشیە لە کوێستانی خۆی 6 ڕۆژە ڕێیان بەلای دەستە ڕاست و 6 ڕۆژە ڕێیان بەلای دەستە چەپی ئەوە هەمووی خێڵی خەزاڵێ مەلانەبیە جا قوربان بۆ خۆی سەرخێڵی ئەو خێڵانە دەکات چوشە بەندێکی لە کوێستانێ دروست کردیە زستانان پاشماڵەی لەسەر بەجێ دێلی و هاوینانی دێتەوە ئەو کوێستانێ باشە دیوە خێرە ڕێگاتان کە ئەو ناوەی قوربان ئێمە ناتوانین لە هەموو جێگایەک مەرامی خۆمان دەربڕین مەرای مەدیتنی لاسە شۆڕی ئەحمەدخانیە خێر بێن مەخسوودتان دیارە قوربان لە خزمەتمان هیچ تۆزێک ئیشم هەیە خێرە بە حەوڵ و قووەتی خوای نان خواردنی ئێوارەمان بەیەکەوە دەبین دەیبراینە بە دوعا حافیز بیا خۆ بەخێر بێن براینە ئەمر درێژ بە ڕۆرە ئەمر درێژ بن نازانم قسەیەک بکەم باوەڕم پێ دەکەنیان نا بۆ باوەڕ پێراکەن برا دەوەڵڵاهی بۆ خوای لەسەر سەرانە لە هەموو وڵاتی بالەکان بگەڕێ لە من زیاتر نێولاس نییە جا هەر ئەمرێکشتان هەیە ئەوە بە چاوان بۆتانی جێبەجێ بکەم فەرمووت دەبزانە چۆن ڕێکەوتێکە سێ یعنی قوربان جەنابتان بەڵێ ئەمێن لاسی ئەحمەدخانم جا هەر ئەمرێکتان هەیە چ لێرە چ لە ماڵەوە فەرقی نییە مادامە چی ئێوە لە کن خەزارێ مەلانەبیان هاتوبن ئێوە میوانی من و یاخۆ بەخێر بێن قوربان بەڵێ ئەی ئێرە شارە زورگ نییە بەڵێ هەوە نازانم بڵێم چ قوربان
ئەوە 12 وڵاغ بە باری گرانەوە لە ماڵی مەلانەبی دزرایە گوایە دزەکانیش بە چاو بینراون 15 کەس بووینە بەرجیان باڵەچی بووە جا قوربان شوون هەڵگر شوونی هەڵگرتووە لە بۆ ئێرە جا قوربان خەزاڵە شۆر نێوی تۆی بە ئاڵای سەر کوڕەی عەرزی بەگوێدا ئاشنا بووە ئەو ماڵاش لێرەیە جا بەخۆکە و سارێشی یا خۆ بەخێر بێن ماڵی من یا خۆ بەخێر هەر بەیانی زوو باری 12 وڵاغ لە ماڵی من بار دەکرێ و لەگەرە خۆتان دەیبنەوە بۆ خەزاڵی مەلانەبیان بە جۆرێ ماڵە دزراوەکەش هەر خۆم دەزانم چۆم بەدەستی دێنمەوە ئەگەر نا باسی ئەو هەموو سوارچاشی و پیاوەتی و لایەقیاتی من هەموو درۆ دەلەسەیە وەڵڵاهی قسەیەکی جوانە بە خودای دیارەکە شانی ئەو پایەبەرزێ سەی مامە سۆفی بەڵێ قوربان دەزانم ئێوەش ماندوون و هیلاکن لە ڕێگایەکی دوورەوە هاتوون پێویستیتان بە حەسانەوەی هەیە دەفەرمونون بە یەکەوە با بچینەوە بۆ دیوەخان فەرموو الله عمر بیانی دەی باشە بەدەستان گەورە باشە والله خوراتە بڕۆ ئاگاداری ئەحمەد خانی کڵێ میێوانەکانگەی بابەکەم دەی ئێمە عمر دريش بياخذ أحمد خاني بابي لا السلام الماندون قدام بابرك لحد كان دي وخاني بخير هاتني عم كان مكفات يا عم بن بدي بيقولوا عندك سرين شي وقت تاعهم مولاي قلت له ما همك صادر من صحتك يا خوش حال يا بخير يا فرمون برافو دايما خدمتك
غاري لو تلجنا كبام غاري هم هسه خدمت يا خدمت يا بلي خدمت يا كان يفتح كما يعني قال على السوق يا ودي يا بتاو كورينا مهوانا كان ماندون وبيوستان بإصلاحات هي الشويش درنجة والله ما مسمعي ما توش ورا ما بيدل بياني باري دوانزه ولا خلمالي من باردك لقريان روانه دكي وبو خزالي ملا نبي باشا قربان سد شعوان خمس نبي براينا بري هواش ماندون الرقاق في دوره وهاتون بيوستي تام بحسانه وهي مو يهرب وي وتشور دكي هتا بياني شوقاتها شادي دفع بخير مين المال دبرو سيد برو بالساعة تشكي برو سما تقول ما هو فقراش دريته كل والله وبعضه ويم خزعة قاعدين بو بياوية والله رازك كل باشاتي هلا ويدي نقوك او ريو كجاني كابوي قوري كان شام بردوا سرباري اما زرين والله ما عشق خزعة هاي رحمة لباب الطيب بخدا عيساشي لرزالي كل اخوان بخدا عيساشي لرزالي والله والله روح ما من تو دنیا دیده بخدای هر که چاوم بوانه کرو دمزانی لو چیاد عمر والله قولهم كاو ما انا نسيت والله قولهم او شو تهدرن بخوم لله والله دوار سبيل زوها بيروكانا ديتم هو يشتينا نبايا شو وكان بشوي من نزانم لشوي لشوي تخسبت بشوي شو قرانا او شوي كليها لا نسمع اوي ملامي امبو ودس يعني يعني اوان بدلاي قصي مدى الماء قال شيريان هاقي اوا تشوريان ديوا اوا ديكيرنوا نوك نعلت لفاوة كليان ما بايد من عزم ذاك البايد وعزو الاخلماني من بارد كلي لقيوان روانكم وبو خزاني ملعنبيا روم راتبي بيشتين بوان نمع اوي بتاي قوان مينيان لو زرتم والله حمام اسماعيل اعتراض ذاكي والله قولة من أوشو حتاكو دين بخوم للاعب هما الحقيقة حتاكو باشا شاشي لأن شحرمتي تلعب كرديا ما شاء الله ما اسماعيل تكبير روح بمن دكاي ببدي سيدي كذا خزاري ببي لا سشوري بالشي نبي بباسي منو يشي دين عاشقي خزاري بي ما اسماعيل ومن تكبيرك الذي خويتي لسرق سيتو أو سفر أجدكم
السلام عليكم ماما. وعليكم السلام. بخير بيه. فرموا دانشا. دانش. يا أخو بخير بيه. ماما خلص چی اندری تو؟ ملیم چی کرم؟ من پیاوی خزاری ملا نبیانم. پیاوی چی؟ خزاری ملا نبیان کرم. ئەوە هاتنە ئێرکانە و ئەوش ئەو کەرە سندان کوشتیە ها لێن دەرەکەتیە لۆ غەزری و قیتیش نابتەوە. زۆر باشە مادامەیە ئەتوو پێویستیت بە یارمەتی هەیە و ئەمنیش وەچی تو تێناگەم مەبەستە چیە لەوەی دەزانیت چێ مامە بەری ئەمێن ئەو کەرت بەبارەوە لە بۆ قیت دەکەمەوە بە مەرجەشی فەرمو ئەتوش لە بۆ من دەزانیت چ دەکەی بەری ئەو گورێ بدە خەزالێ مەلا نەبی برێ ئەوە دیارەسی ئەحمەد خانیە هەر ئەوەندا ئارێوە بەسەر چاوی مامی خۆت بەس ئەتوو ئەو کارەمەوە قیتکەوە ئەمە هیچ کەم نەتوناوێت کا لە شێ ئەوەتە فەرمو یا الله بەکو لە بۆ قیت دەکەمەوە هەلێن دەرێ دەوەرە سندانی دا ئەوە تا ئەو سندان کوشتیە غەزری و قیت نابتێرەوە لە بەش ئەوە کو غەزری ئەو کەرەوە لۆ سري سند عندي داو غەزرۆ کەکەوە پیاوەر کوڕی وەکتۆی نەبێ کوڕی دۆچە ئۆی بۆی مامە ئای ئەوە حەقی وەرا خەرستانەوە کێ دەمدەیەوە مامە ڕۆڵە ئەوە نسحەتە نسحەت لۆتو کورە نسحەت ئەوە کێ وەها بووە هەیمارت کاون نەبێرێ وەڵڵا ڕۆڵە دیارە ڕنگ ڕوخسارت دەگەر ئەو بەرگەی تیراویتەوە باشە ئاخەم کوبرم ئەو گورە فلان کەسی کوڕی فلانی ناردی ها ئەی هەزار ڕەحمەت لە داک و بابت هەندەی نما بوو گفتاری مام اسماعیلی لەبیر بکەم یا ڕەبی وایە داخۆ دەبی چارە نووسی عاشقەکی وێلی وەکو من چ بیتن ئۆی شکەمان دیمە ئای بابەڕۆ هەبی ئەو کایاخی پێ دەستارە خێڕانی ئێمە لە پیاوان چی حەدی هەیە بێتە سەر ئەو کانیا والله خۆ پیاوم دیوە ها
والله ئەوە لاسی ئەحمەد خانەیە باشە دەبێت ئەو بەرگەی بۆ گۆڕی بێت ئەی خوایە سپێڵێکە برا ماندوو نەبی خالێت ڕازبی مامە بە خۆت ماندی نەبی ئەمر درێژ بی ڕۆرە ئەرێ ڕۆڵە خەڵکی کوێی وڵی مامە خەڵکی ئەو دیوم ئەوە نسیپەری گرت و ماتومەتە ئەو ناوەی چۆن دەرێن خێلی مەلانەبی ڕەمەندی قورس تێدایە ساری 12 مانگ بە دوای کاردار و شواندا دەگەڕێن ئەمن جواب بە دوای قسانەدا هاتوومە یاخوا بەخێ بێ ڕۆڵە وەڵی لەسا چاکت بۆ ڕێکەوتووە دەفەرمو دانیشە خەینانە دانیشە دا چاکت بۆ ڕێکەوتەوە خوا ڕۆڵە چۆن ڕۆڵە ئەو گردە دەبینی ئەو گردە ئەوە لە دیوی ئەو گردە ئەوە دوو مێگەل مەل لەگەر یەک تێکردبووینە هەر ئێستا بەمە کرد خەزانە دەستکەمە شوان وای مام تۆفی ئەگەرە تو بێ ئەوەی لەگەرە من بکەیت ئەمن هەتا دنیا مایە لە چاکەی تو دەرناچم دەزانی لۆ چونکە لە دوورەوراتا ڕاهاتیمە بە دوای پاروێنانێدا دەگەڕێم گەڕانی غەریباتیشم زۆر پێ عیبە ئەوهادا ئەگەرە دەی هەتا پێشم کۆ دەی مادە لێ فەرمودێ وەرە دێ وەرە فەرمووە وەرە سڵاوی خوای لێبێ خانم سڵاوی خوای لە توش گوڵەکە خانم ئەو پیاوە چییە لەگەڵ مافەقەی وەیسیا ڕاز دەکەی و پیاوە دەبێت چێوی السلام عليكم عليكم السلام مافەقەی وەیست بەرێ قوربان ئەو پیاوە چییە دەگەڵت والله خانم ئەو کوردەیە خەڵکی ئاوایی ئەو دیوە دەڵێ بە دوای شوانیدا دەگەڕێم زاوقەت شوانی کردووە والله خانم لەوەتی لە منداریوە دەستمداری گرتی ئەمنان شوان بووی ڕاز دەکەی شوان بەڵام قەت بزنمەڕش نە لە وەڕاندێ وڵی بڕواتە بیتم دەنا لە شوانی بە دەریست کە نازانم هەر شوانیم کردیا وەک بزانم نە شوانی و نەکڕە شوان ئۆی کە چەند زیرەکە چاوانی ڕادیارەکە باوەڕ بە بەرگ و گفتارم نایە قوربان ئەوە باوکی بەڕێستان و مەلا داود بەرەو دیوەخان ڕۆیشتن خانم تا بزوو گەڕانەوە ڕاز دەکەی بایمەش بەرەو دیوەخان بڕۆین بڕۆ کاکە بڕۆ داخوا لەگەڵ ڕاوەکەوی جێ لە شێوە چۆن بوون مامە خۆزیە برازە دوێ شێ بۆ شەوگار دەنگە چاو لێبە بۆ ژانی ڕەوەکە ئەو شاخانەی زۆردا بوو قوربان حەسۆی ئاسنگار وەستا سنۆ و سابلاغی و دەگەڕێ و لێک و پێشی دەدا هەتا کەوتی دەنوکتۆری ڕەستەنی دەکەوێت وەڵا بابا دوێنێ شەوەیە کەوی دنوکتۆر عەشی دەکەێت بەڵام فەقێ وەیست ئەو کوڕە دەئێڵە چێ لەگەتان دانیشتووە وازدانم ناڕەنەدا بابەجان ئەوە مافەقەی وەیست تووشی هاتۆ لە ڕێگا گوایە بە دوای نانزت دەگەڕێ هاتۆ بیکەین بە شوان جا نازانم تۆ مامی بەڕێزم دەڵێن چی ڕۆڵە خەڵکی کوێ وەڵاهی قوربان خەڵکی ئەو دیو باشە کوڕی خۆم پێم ناڵێ نیازی چ کارێکت هەیە وەڵا قوربان ئەگەر ئێوە ڕازی بن بەشم خەزاخان دەمکاتە شوان جا ئێوەش حەقدارەکەم بۆ دیاری بکەن خوا لە پایە بەرزتاگەڕ نەکاتەوە قەراردان حەقەکەی بۆ بدەن ڕاز دەکا جا تۆ دەڵێی چی مامە کوڕی خۆم ئێمە هیچ لایەکەوان حەقمان بە شوان دەرکردن و شوان هێنان نییە ئەتوو لۆ خۆن لەگە خەزارە شۆڕێ ڕێکەوە و لۆ یەک دەبنجن
ها کاکا تو دەریسە مەلا داوت ڕاست دەکات خەزاخان ئێمە هیچ چاکمان بە شوهێنان و شوادەرکردن نییە ئەتو کەیفی خۆتە لەگەڵ شوهێنان و شوادەرکردن دەی مەلا دادگا بڕۆن خانم بخواهم خطر حلو والله خطأ من خطأ والله خانم روحوا كودي في الصعيد روحوا أي بريار ندع كردين استبر مري والله خانم روحوا كودي في الصعيد خانم سيبوا أو كودا قراء كودا قراء أعرف كودا عمران بوشي بردوات رن كاتيوا مرم غادا بلبو ميرجي ناري بلي مرم غادا بلبو ميرجي ناري بورسوانش أو عيلي أو ديوم لي فيدا بو ديار بو آغا شما زنبو لبينو بردي ديار بو نيان زيبو بونكجي والله أمنج ناتان أو قفارم قر كابرام قر دو قفارم لپشت ملي داو يخسماو قري حتى نجرم كردت دويدا كاتن فرمو أوج نشان حسكانا أنا فقي واستمر شاكا كرم على بعض دقرنا جيوه أتودج مناك كل ليك كردوا باشا بيدو دوميك لما ريعيلي ملانا ديانا والله خانم أول ناس تبي هذه والله بينبو قلتم أوام ميقل مري خبائي ملا نبيه وكلش حد يقبل أعدادي أي من بريار نداتنا سبر مري زخانم أو كيف بيتا أنا تبكى داري من نعم يشرها الجلسة
ئەگەر کابرا نەمردێەوە لە حەقی خۆی خۆش نابێت بەخوا شوێنی هەموو دنیا دەگەڕا تا دەبینیتەوە جا دەبێ دانیش و دوژمنایەتم بۆ زیاد نەکەیت خانم دەری لەناو ئەو خێرە ژنگواستنەوە داوەتە؟ نەکەم بە ژنگواستنەوە لە داوەتە باشەدی ئەو سەیر و سوبەت و بەزم و زۆرنا و باڵەبان و گۆرانیانە چیەوە؟ ما نازانی چیەوە چیە؟ ئەوڕۆ جوعمەیە جوعمانیش خەزارخان حوچە بکە گورانەرەی لەو عاشقانەی کە ڕەشمانی هەڵدایە هەمووشیان ئاغا میر خانەدانن هەر کەسێ بتوانی بە بۆنکردن تەڕایی ئەو گوڵانە هەڵبژێت ئەوە خەزارخان دەبیتە حەلالیوی ئیوا هەیە چەند ساڵەوە کار پیشەیەتی خانم بدوێ قسە بکە خانم ڕێگام دەدەی بچمە نێو ئەوانە؟ تۆ سەربەستی لای کارێکی بتەوە بیکەی جا وەڵڵاهی خانم ئەگەر ڕێگام دەی ئێستا دەچمە ناوێت ڕێگا هەیە دەستە ناکە خانم چی بووە خانم زانیم هەرزوو زانیم کوردەی تۆ عاشقا چی بووە چی ڕووی داوە کوردە گوڵی دیاری تۆی هەڵفروکان ئەگەر زوو نەگێ ئەوە عاشقان لە قوچینان پارتی دەکەن سەیرە کوردە گوڵی دیاری منی هەڵفروکاندەوە کەواتە من قابلم باو گوڵە خات بەڵێ هەرێسە گەڕای ڕەسوو پێ لە خۆی سەر زەرانە فریا کوردە بکەوە ئەوە میر محەممەد بابۆ بینە دیوە خان بەڵێ خانم میر محەممەد کام میر محەممەد خانم ئەوەی لەگەڵ ڕەشمان هێشتا هەش کوڕە پادشایانە ئەمر دەفەرمووی خانم دەچی بەسەر بێ هەتا هەتای دەڵێت پاشایەتی خەزاڵی ئەوەندە بشوانێکی خۆیان لەسەر کوشت ئۆخەی سەدۆخەی لەگەڵ لاسە شۆڕی ئەحمەد خاین دەگەمە مرات دەمزانی سوار چاکە هەزارانی وە خەزاڵی شێف شەیدای دەبێت خانم ئەو کوردە میر محەممەد هاتن باشە ئێوە بڕۆن سلااو دەبێ خانم لێبێت خانم سڵاو بێوەش میر محەممەد نردم بە شوێنت بۆ کارێک ڕەوای تۆی ئازا و پیاوانە تێدا دەبینم لەنێو هەر هەشتا هەشت کوڕە پادشایە نامێ هیچ زەرەرێک بە کوردە بێنن چونکە کوردە شوانێکی منە هەر شتێکی بەسەر بێت بۆ من کە میولەنجیە نازانم بڵێم چی خانم خەدری تۆیە شوانێک بینیتە ناو کوڕە پاشایە کارە ساتە ئاوەرە کوردە دەدەرمە بەرمەڕی کاری نابەزێ دەکەی دەدمێمە نێو عاشقان دڵت خۆش بی بڵێ عاشقان لە خۆت هار دەکەی من بڕیارمدا دەگەڵ دوو پیاوی خۆم بدێمە وڵاتی خۆت دیارە بە فەقیری خۆت نابەستی من محەممەد تۆ فەرموو خوات لەگەڵ با کوردە لای من بمینێ هەتا ڕەوانەی دەکەمەوە ئەو پلانت هەر بۆ ئەوە بوو کەوا کوردە لە بەردەستی ئێمە دەربینی بەڵام ڕۆژگار دوور و درێژە پێویستە ئاگاداری خۆت بی بۆ کڕە پاشایانە ئەگەر شتێک لێ بکەن بۆ من لەنجە ئەو شەو نۆبەتداریت دەکەم تا بەیانی جاست بینێت جا بە شتە مام ئەگەر منیان بە تۆ بەخشی ئەوە خێری تێدایە ئەگەر نا بڕیارمدا دەبێ بڕۆ لێرە نەمینێت خانم هەر بڕیارش بیدێ ئێمە ڕازی هەرچەند بێری خۆ لە تو دەکەمەوە نازانم مەرامت دەگەڵ خەزاڵی مەلانە بیان چییە خانم ئەگەر خوارێک بێخی لەمە دووە نێگە لەمە هەندە بۆ مەکامە کوێستان خۆشاتە بێریان دلیان پێ خۆشبی باشە؟ نازانم لە ئەتو لە قسەکانی من ناگەی نەخۆت لە جێلی دەدەی کوردە بەو ناوت بانگ دەکەم بڕوام یەقینە ناوێکی پیرۆزت هەیە سەر بدەی خۆتم بۆ بجێڕەوە ئەگەر عاشقی خۆ ئەو دانیشتەمان پڕ دەبێ لە خۆشی بۆ بەرگانە خۆمی پێ بناسیێن لاس خۆت بگرە و زمان نەبزوێنی
زۆر هیلاکەم زۆر ماندوو کوردە بە هەر زۆرێک دێت ئەو شەو بە تەنیا بەزێت ناهێن خانم جا مەرامی خۆتە چۆنی دەزانی وا بکە بەس بکەم وایە زۆر ماندوم زۆر هیلاکەم پێویستم بە خەوتن هەیە من دەچمە دیوەخانەکەمەک دەخەوم فەرموو دەردت لە ژیانم سبەینێ لە مەیدانت لۆت ڕۆن دەبیتەوە چاک دەزانی ئەمن چێم سرم سڕمایە دڵم ئاگاداریم دەکات بە زۆرێک بە چاوانیشی شتێکی تر دەبینم بەڵێن عاشقان لەخەوە هەموو هەستی دڵی خۆیان هەڵدەڕێژن کەسی ئەوە هیچ نقەیەکی لێ نایە وام بۆ هاتووە بڵێم ئەوە هیچی لەبار نییە و لە کوردەکانی لای باڵەکان نییە سەبارەت بە تۆ دڵی میر محەممەد نشکان کە تۆپی 88 کوڕە پادشایە شەر بێ بەیانی بتکەم بە نیشانەی تفەنجی دەستی میر محەممەد خەزار ئەو گۆچانم دەی وەکو میر محەممەد ڕەوانەی ئەودی دەکەم کات ئێستا کەس نەیتوانێت لەگەڵ لەمەرە تۆ باشەوە بچێتە حەوت چێستانان و چێستەنگاوێش بێنێتەوە ئێرە ئەوەیە کوردەی تۆ ئەو خودیان هێلایەت کە بەس خۆتم لێرە ناسکە من ئەو کەسم کە تۆ دەمێکە بە دوایدا حەوداڵی یانیسی چێ ڕێدا بەو ناوەختە بێنە ژوورەوە با شتێکتان پێوا بگەین ئەو کوردەی بە شوان ناسراوە لاتە شۆڕی ئەحمەد خانیە ئەوەش بزانن خەزاڵ قابل بەوە نەبێ بە کەسی تر نییە بە مەرجێک ئەو لاسەی کە دڵت پێخۆشە بەیانی بۆمان ڕۆدەرکەوی وابزانم هەزاری وەک ئێوە بە هیچ نازانێت لەگەر بەیانی مەیدانی گەورە پیشان دەدا چێ نێرە و کوڕی باوکی خۆیەتی ئاگات لێ ئەو نابوت و بێ ڕەوشتانە چ هەڵایەکشان ساز کردووە ریا بە بریادارە وڵاتی باڵەکان باە سوار ببام لە ئەسپەشی جێمە قەستی سمکۆل بەحری بەدوام ڕێز ببان کوڕە کوڕێ باڵەکیان کە خەنجەریان لاهوڕە و دەبانسەیان دوو داخپانی مستەفا بەجیە لاس ئەگەر بەو ترکانی خۆت بەناو هەر 88 کوڕە پادشایان دەرکەویت ئەوە دێشک هەمویان لەبەر چاوان دەکەون بەڵام لەگەڵەوەش بزانە ئەم شەو چیم بۆ ئامادە کردی چونەتە سەرخانەی مەلانەبی خەنجەرێکی دەدانم بۆ هێناوی هیچ زەمانی سەحێلی مەلانەبیە هیچ پاشەزادەیەک لەو خەنجەرەیان نییە لە نێژە ڕاستدا دراوە بۆت زینکراوە بۆ ڕێکی ئەسعەد بەچی ڕەسەمی ئەسل بەحریە زیوێکی جەواهیرانی لەسەریە ڕچێکی لە ژێڕیە
الغاوي لمروارية مجاسرم بقربان سرد لا خشوا خزال وقشتوان دي ناعلم سرد شوربت خانم اولا تشورش هاد دباشا شورش هاد برا دي واقعي قومي قولنا ولا قشات يومنا ميزان الهواء بخير بخير لا فرق هذا اللي ولا صعب كورينا هو كورينا كاتا اللي كم جرا قرن اگر خزال خان رقام بدا قصيب كم بيقومان ما يشان ازيبوها ملاكمان فرموا الرجاهية كورينا ايه ملكاتي خوي دا بسفرت في نولاتي بالكان ما ويك لي ما ينوا نشانه كلا سر لا تصوره هذا زانين بامري او خواي قبري بقت سنس قرانه شمو يسفل لا راسته هبو ما شاء الله زابران اگر اوي او نشانه هبه اوالا تصوره احمد خانه اگرنا اوا خزال خان ده بي راضي به برياري لو ميدان دا دري والله عشان بالله ما تشجع او رسول او سي ده ترى ان ده خوينا هذا بس يا سيدي والله ابراهيم هتقوماني تدانيا لا خلاص سمارات يا رشتبيان وكورينا وكسانك اخويا بفيا وتير هاويجي ساق دزانن باشل مراقرن بشاهدي اوا بسيلة ساكوتي تازه مفرق ملو بربو دابنين لپشته لك تختيه قاسمي شبا پشته بيتن عمل لينا را دوستم او تيري دائمي اگر او تيري من سيلك او تختاه اسنكي بري ببيع ويلا زي خوي بسمته بكلت اخواري اگر نا بشرط فياوي مرد اما خزال خانه بواش خانه بدي ديلا كوا نشان آماده یا او ابراهيم كان عندك خير بزان ليدا يا انا والله لنا عددك والله من درب لي يا ابراهيم درب كل كده كم درب باب زاد كده قريته وخابلا لا بيدا بيدا وتقريته ما كان اوديت هو هذا هو هذا يكري بابا ايجا كورينا كسشتري ذاتي خوب جورش كدار بخاتن باب فرمي او ميدان والله هيا
من دەستە خەزاڵی هەر ناگرم کورە بابم پیاوی چاک بە خۆت بە کوشتن مەدا نەخێر نامەوێت ببمەگەمە پێکەری کوڕ و کاڵانی شن و سابلاغی بڵێن میر محەممەد ساڵە های ساڵە بە دوای شتێ کەوت و کەچی دوایش بەدەست بە تاڵی گەڕایەوە نەخێر یان من لاز دەکوژم و یان ئەو من دەکوژێت زۆر چاکە ئێمە تو دەکوژین ئەوەی ما دەبێتە سەحەبی خەزاڵی مەلا نەبی فەرمووە مەیدان وسيت التوافق والشهادة بنا ناس بك بو خاطري قرآني ملا نبي نيغ الإخوان لبر منزلين برجه بس عواني مني بخشى وعزايتي توبة ديار كوت هسه ليش؟ راي خوك يا غنبري بس كم بقرباني يكساك كوشي خزالي ملا نبي هو بس عواني خزالي بخشي والله هدنا رزقار ندبو برو خودت یا کوری پیوان زور سپاس بۆ تۆ خوارە بەڵام یەک شت هەیە ناری لەسەر لە زیانمان وەرگرین مامڕەشەی یاخی بەریمان دیپولمان لێ وەردەگرێتە بۆ خۆی دەیخوات وەڵڵەهی ڕاتەقەبرە ئەمە هەتاکە خەرج و باجی بدەین ئێمە پیاوێکی ئازا وەک ناتمان هەبێ بەرەنگاری ئەو مامڕەشەی بکات رسول سيد حمد أمين لما جوالات ديتك لو عيلة أخوش جاي ليا والله ئەگەر بێت و مامڕەشەی یاخی لەناو بچێ ئێمەش هەموو ساڵە دەتوانین چەپکە گوڵ بۆ خەزاڵخانێ ببین من زۆر چاک دەزانم ئێوە لەبەر خاتری چەپکە گوڵتان نییە من بە گژ مامڕەشەی یاخی وەدەنێن ئێوە ناتانەوێت خەرجی بازی بدەن لەبەر خاتری دڵی خەزاڵێ و چاوی ئێوە ئەو کارەش بۆ دەکەم خەزاڵ گولی شنۆیت بۆ دەینم دەیبەستم بە مووی سمێری مامڕەشەی یاخی هاشو ڕسواری داڵەتیان ناوبانگر لە مەشرق تا مەغرب پیاوەتیە چە ناگات لە خەزاڵی مەلا نەبیان نییە 88 کوڕە پادشایان هێرشیان بردە سەریان تاڵانیان کردن خەزاڵیش بە دەرد و فیغانی بەولاوە هیچی دیکەی نییە خەزاڵ خەزاڵ مەیکە هەڵە دانیشە بابرا کوژرا و لێ قەوما و دەستی عاشقانم لێ خڕ نەبنەوە خەزاڵ زۆر هیلاکم زۆر ماندوم خەزاڵ
لێم گەڕێ با کەمێک بخەوم چاو باە مەسەرێک خەزار بەڵام زوو بە ئاگام بێنە خەزار نامەوێت کە چاوی بە من بکەوی تاکو مەرامی ئەو عێلە هەمووی وەدینێنم ماڵی تاڵانکراو هەموو بە دووقات نەژێرمەوە خەزار ئای کەماندیم والله سيد هو خزالة بس أو فيها شيلة نشراك شايا والله فاقي ويس هو لازم يا والله بيمسه والله هوا هذه أولو خوي قوريا نعزان والله هي عيبة تبابسي باش له هاتو إيرا أما أودي ما السيد لتنايوي هموي دربو هموي تبابسي فاقتويس خانم ماندينا به خزال وكانت توبة مذكر نمقول زبا كان بينا بخوا ببيغمبران لو روجي من كتوم ناسيوا تو ديار هل نجي من دوستوا لا يا أخوان قد مرقد نبينا صندرت هذا الليلة من بداية يا أخوة توشي قرفتاري تيري دستي تسلكن بي ولو رنقت زرد بوه دلينا خوشي نا والله بوري نخوش نيمة بلام دلتنقم لبرسي سون دلتنق نبم أولاسي أحمد خان برو إيردت لو أوي تالاني ملا نبي بزيادي بباتوا زاتون خفتان نمرم كفاس شايشي وك من ببيت زليلي بردسك ستيمة ملا نبي تو ئەو لاسناوە بێتە خزمەت چە نابیشێت ئەرێ وەڵا بۆری ئەوەتان نزیک بوویتەوە باشە چەم دەدێ ئەگەر لاسی باڵەچیت لۆ بکوژم ستە دەمێ ئەگەر لاسی باڵەچیم لۆ بکوژی هەڵسە لێرە هەی تووڕە هات ماچ کەس هەیە بوێری تەمەشای هەیبەتی بکات تۆش دەڵێ دەیکوژم هەی چڵکن باشە لۆ شەرتم لەگە ناکەی چۆن ئەگەر لاسم لۆ کوشتی چم دەدەی شەرتی پیاوان هەرچی تاڵانی ماڵی مەلانەبی هەیە هەمووی لۆ خۆت دەزانم لەوە هاتە مەشام دەکەی شەردی ئەگەر لاسم لۆ لە کۆڵ بکەیەوە کچەکەمت لێمارە بکەم پێم بڵێ کەی لێت مێوان دەدی بۆ هەیە پاش دوو ڕۆژ در پێیا بێت ئاشقانی هەموو بە تاڵان ناردەوە ئەمنەوە دەڕۆم لە ڕێمە ترێزی بۆ چالەکەم ئەگەر من کوشتم ئەوە بە پیاوانە قۆڵی خۆت بەجێبینە بە شەرتی مەردی هەموو دنیاە
دەستی مەلا نەبی دوعای تۆم لێ گیر بوو شەرت بی ئەو تیرە بە دەستی خۆت دەرنێنی دەرینێنم حەزان سەرەتا بە دوای عەشقی تۆدا وێر بووم ڕێگایەکی دوور و درێژم لە پێناویدا بڕی ئێستاش لە نێو بارگە و بالیفی غوربەتان بەڕام کوچۆغەی خوێناوی خۆم دیت خەزاڵ ئەو بەتیری چتەپە لە گرفتاری خەزاڵ تیری دەستی کابرایەکی نابود بوو بە نامەردی لێیدا ئەو چێە تا هەموو عیلی مەلانەدیا بکەم بە قوربانی خەزاڵ من ناسی ئەحمەد خانم کابرایەکی هەندە بێدەسەڵات نیم وەی چەپەڵم کوشت و لە قەرپوز و زیویشم یێخستیە خەزاڵ خەزاڵ برینم زۆر پەرێشانە بەدەستی خۆت ئەو تیرم بۆ دەرێنە چونکە شەرت و قەرارمە لاس ئەتۆ عاشقێکی پاچی هەتا خزمەت بکەم خەزاڵ نازانم نە دوعای تۆ بوو کاری لێ کردم نە ئاو حەسرەتی مامە دەروێش بوو کە غەدرم لێ کرد خەزاڵ حالم زۆر پەرێشانە خەزاڵ هاوارەشی بدە کوڕە کوڕە لەشان و مام اسماعیلی عاقلمەند و عەمبەر خاتوونە پیرەداکم خەزاڵ من لاسی ئەحمەد خانم جوانەمای نییە سعات بەژی بێناز نەکەی لاس بەتەنیا بەزەت هێشتم لە هاواری مەلانە بیان لاس